من تمنم نوت وياكم خاوني شوار منالم يتر الحمد لله سركوتم لجيانكم لبر خاطري مناله كانم حموشتي كان بوكم چاين ماچكم تقريبا بموي دو ساڵە پێشتر دوکانی مێردەکەم بەقاڵی دانا بوو لێرە بیرەوەری خۆم بۆ ئێرەم دانا لەخوا بە زیادەیتر سەرکەوتنێکی زۆرم هاو لە نان و کولێرەکەم زۆر خۆشحاڵ بووم نەمزانعینی ئەوە یعنی بۆ سەرکەوتن نانێکی تەندروستی دروست دەکەم ئاردێکی بۆرە بێ سۆدە و دەرمانە ئیتر الحەمدولله خەڵکێکی زۆر لێی ڕازیە ئێستانە من پێشتر دوکانی بەقاڵیم دانابوو لە 2023ەوە ئێستانە یعنی فکرێک بۆ هاتە مێشکم کە ئەم نان و کولێرەیە دروستکەم زانیم یعنی کە سەرکەوتۆ بم لە عیشەکەم ئیتر بە ناوی چرۆخانەوە دابینم کرد ساڵێک و تقریبا 9 مانگە بێت یعنی کە من نان و کولێرە لێرە دروست دەکەم سەرەتا بە هاوکاری و بە دیمەنی خۆم بوو ئیتر کە حەزم کراوانە نان و کولێرەیەکی بە ناوی چرۆخانەوە دابنەم نانی کەرکووکیش نییە لە سلێمانی یعنی زۆر بەکەمیە زۆربەی دوکانەکانمان سۆدەیە زۆربەی دوکانەکانمان ئاردی بۆر نییە ئیتر خەڵکێکی زۆر الحەمدلله تەندروستیانەکە یعنی ئاردەکەی تەندروستە هەویرەکەی تەندروستە دەرمان و شتی تێ نییە زۆر مشتری خۆم تێنە لای خۆم یعنی ئەڵەن چرۆخان شتەکەمان زۆر بەدڵە دووبارە بۆمان دروست بکەرەوە ئیتر ڕۆژانە خەڵکی وا ئەیبات یعنی بۆ ناو سفە مجەمیدە بەیان بۆ حجزی بەیان بۆ شایی بێ لێمان ئەبەن ئیتر تەندروستی بۆیان دروستەکەم و ئەیبەن لەبەرەوەی لە کەرکووک هاتمە ئێرە نانی گەرمیانی کەمە لە سلێمانی ئیتر لێرە دروستیەکەم ئینشەڵا سەرکەوتنێکی باشم هاوڕ لەخوا بە زیاد بێ چاوێن ماچەکەم زۆر سوپاسی هەموویانەکەم زۆر باشن یعنی دەفعێکی وایانە کرد چرۆخان ناوبانگێکی باشی هەردوو لە نان و کولێرەکە من خۆمش بە نسبەتی خۆم زۆر خۆشحاڵ بووم یعنی کە چواری ئەوە هاتوونە ئەڵێن چرۆخان زۆر بەتامە نان و کولێرەکەی زۆر تەندروستە یعنی شتێکی زۆر یعنی لەخوا بە زیادەی خەڵکێکی زۆر لێی ڕازیە ئەرەی مناڵەکانشم مەکەم کە ڕۆمەوە بۆ ماڵەوە ئیشی ماڵشەوەکەم خواردنیانش بۆ دروستەکەم ئیتر الحەمدلله خوا ئەم مەهنەتی داوە بە من بە ئەرک و شانی من ئینشەڵا حتا مردن بۆیان بڕۆم سەعات حوتی بەیانیەوە هەمە بۆ 12 نیمەڕۆ لە 12 نیمەڕۆ دوکاندا ئەخەم لە سەعات 4 عەسرەوە دوکانەکەمەوە حتا بەربانکی ئێوارە دوکاری تر یعنی وەکو چۆنەڵەی هەمان شت ناساجیم دروست کردووە کەلانم دروست کردووە ئەمانەم دروست کردووە من پێشتر الحەمدلله سەرکەوتنێکی زۆر ماوەڕ لێرەستە بە نان و کولێرەکەی خۆم کولێرەکە 3 نەوعم هەیە من نەوعی هەمە سادەیە بە کونجیمەیە بەڕۆن هەمە ئیتر بەس زۆربەی یعنی بینن ئاردەکە بۆرە بۆ تەندروستی خۆیان زیاتری بە سادەی ئەیبەن زیاتریان تێن بە کونجەکە من کولێرە بە ڕۆن ناکەمەوە بۆ تەندروستی سەحەتی ئەو ئینسانی کە تێ لێمە با زۆر خۆشحاڵە دووبارە گەڕاوەتەوە بۆ لام یعنی باسی وەکو کردو ئەڵێ نان و کولێرەکەی چرۆخان زۆر بەتام بۆ دووبارە گەڕاوەتەوە بۆ این دروست کردووە ئەنی حکومەتە تکایان لێ ئەەکەم یعنی جاری وایە شارەوانی زۆر بێزاری کردوم ئەڵێ دەبێ لای بێ بەس لەخوا بە زیاد بێ یعنی لە هەندێک کاتە زۆر مەمنونی خەڵکە بووم کە نەیان هێشتووە یعنی ڕێیان گرتووە یعنی چرۆخان ئەڵێ شتێکی دروستەکە ئێمە یعنی خۆشحاڵ نین لێرە لاچم یعنی یارمەتیمیان زۆر داوە لەگەڵ ما بوونە وڵاهی ئیشەڵا جارە بە فەقیری خۆمە ڕۆمە ڕێوە بەس ئیشەڵا بەرە گەورەبوونیشە ڕۆم و دوکانی گەورەتر شەکەمەوە بە ناوی چرۆخانەوە ئەو کاتە میوانداری ئەوە شەکەم چاوتانش ماچەکەمەوە کاتە ئیشەڵا دوکانێکی وا گەوراکەمەوە بە ناوی چرۆخانەوە یعنی تقریبا 10-15 کارمەندی ئافرەتیشی تێدا بنم لەگەڵ خۆمە ئیتر ئیشەڵا بەتەمای ئەو پرۆژە گەورەیە بەس ئیشەڵا وەکو جارێکەڵی بە فەقیری خۆمەی بمەڕێوە ئیتر بە قووەتی خوای گەورەش من خۆمش بەو ئاواتەم یعنی کە پرۆژێکی گەورە دانم خانمێکی وەکو من 6-7 خوشکێکی وەکو خۆم دابنین یعنی وەکو جێ خانمان بێ بە ناو کولێرەوە دروستی بکەم پێی بڕۆمە ڕێوە ڕاستە من خانمێکی ئیشەکەم زۆر قورسە بەس لە هەندێک کاتە زۆر خۆشحاڵم یعنی زۆر لەبەرەوەی هاوسەرەکەم لەگەڵما زۆر یارمەتی دەرما و زۆر لەگەڵما چاوی ئەوەش ماچەکەم سڵاو ڕێزم بۆی هەیە یعنی لە هەموو شتێکە پاڵ و پشتی منە مناڵەکانم هەمان شت ئیتر الحەمدلله بەرە سەرکەوتنی خۆڕم هەست بە هیلاکەتی ناکەم هەست بە خۆشی ئەکەم یعنی من کە ئەوان هاوپشتی من بن چەنە هیلاک بووم جۆم بە هیلاکەتی نییە
جۆم بە ڕکلامی بەرزتر یعنی بڕۆم هاوسەرەکەم و مناڵەکانم یعنی کە لەگەڵ خۆما بم نمێکی وەکو من زۆر جوانەیە یعنی کە من ئەم مهنەتەم بەدەست ساوردووە بە ئەرک و شانی خۆم شتێکی زۆر خۆشە یعنی لەم وڵاتەی خۆمان خانمی سەر یعنی بەدەست و ڕەنگینەکەی خۆی ئیشکە شتێکی زۆر جوانە لای من زۆر یعنی تکا ئەەکەم هەموو هاوسەرێکی یعنی ئەگەر بەختەوەر من زۆر ڕێز لە خێزانەکانیان بگرن زۆر یعنی پێکەوتە بابن یعنی خانمێکی ئاهاستەوەکو منەوە ئیشاکەم دەبێ خۆی هاوسەرەکەی زۆر گونجابن یعنی پێکەوە الحەمدلله زۆر ئێستا خۆم بە نسبەتی خۆم زۆر بێ مشکلم زۆر خۆشە عیش و کارەکەی خۆم تا ئەەکەم هەموو خانمێ یعنی بەپی خۆی بۆستێ ئەمە شانازیە بۆ هەموو کەسێ بۆ خانەوادەکەی بۆ هاوسەرەکەی بۆ مناڵەکانی یعنی من زۆر خۆشحاڵم هەموو کەسێ وەکو من یعنی بەختەوەر بێ لە عیش و کاری خۆیش و سەرکەوتوو بێت زۆر تاسیری لە بازاڕەکەی ئێمە کردووە و زۆرش یعنی بەڕاستی زۆر شتێکی ناخۆشە لە بۆنی مەعاش و ئەمە یعنی تۆزێ زروف ناگیریە و ئیتر الحەمدلله ئینشەڵڵا بەرەو چاکبوونی شەڕوا ئیتر خوا گەورەیە